أيو كسي أيو كسي دات پرستمو لمواني أيو كسي دات پرستمو لمواني جوهرك دبينم جمته او تشتكي خوشه لبالي بروبلم هي او خاوه او جوهر خاوه گره به چکرن از دبین بله زۆر سوپاس شانسك مامۆستاگیان زۆر سوپاس بەڕای من کاتێ ئینسان گۆرانێکی کوردی ئەڵێ پێویست ناکا کە ئەساسی تری تێکەڵ بکەی تامی گۆرانێکی کوردی نەئەیا بۆ من نازانم ینی هەموو جارێ ئەو تەکنیکە زۆرە ڕادەشڵەکێنێ شانسك بدن دنگك گیره خوشه بۆ من بەداخەوە ببورە زۆر سوپاس دەست سیڤان جان بەڵێ مامۆستاگیان من شانس دەدەمێ هەر وەکو مامۆسا من شانس دەدەم بەڵێ مامۆستاگیان من شانس دەدەمێ ئەڵەم بەڵێ بەلەبەر دەنگت خۆشە زۆر سوپاس مامۆستا هەر بە شانس و بەڵێت پێژم درستە ڕاستەکە سایکە ساو دەربێری بەجگە و تەحریرایت و ئارتیست بازی دەردێری سایە خۆشە ئێمە دێ سوپاس مامۆستا تا پرفورمانس عجبان دگەلۆ گەر تتخوازی ببی یەکەمین گۆداش بۆ پەرفۆرمانسێ نۆ مەبشۆپینە